سڵاوێ لە ناخی دڵەوە بۆ ئێوەی ئازیزی بینەر و بیسەر. هیوادارم هەموو کاتێکی ژیانتان پڕبێت لە شادی و تەندروستی. ئازیزان، من زارا مەحمودی هاتوومەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی تر لە بەرنامەی ئاسۆی بەرابەری. ئەمڕۆ لە بەرنامەکەماندا ئێوەی ئازیز و خۆشەویست بینەر و بیسەری بەشی دووی بابەتێک دەبن لە ژێر سەردێڕی دۆخی ژنان لە کوردستان پێویستی بە بزوتنەوەیکی یەکسانی خوازە کە لەم بابەتەدا خاتوو لاوژە جەواد وەڵامی چەند پرسیارێک ئەداتەوە تایبەت بە بزوتنەوەی ژنان لە کوردستان. بەو هیوایە بەرنامەی ئەمڕۆمان جێگای سوود و ڕزایەتی ئێوەی ئازیز بێت. فەرموون بۆ بینینی. دۆخی ژنان پێویستی بە شۆڕشێکی هەمەلایەنە هەیە. بەشداری یەکە بە یەکەی ژنان لەم شۆڕشەدا پێشمەرجە بۆ گەیشتن بە ئامانج و ژیانێکی ئاسوودە. تەجروبەی وڵاتانی پێشکەوتوو نیشانی داوە تەنها گۆڕینی یاسا و چاککردنە شوێنە فەرمی و گشتیەکان کافی نییە. پێویستە ژنان هوشیار و شارەزا بن بە مافەکانیان و لە هەر کوێ هەستیان کرد غەدریان لێکراوە بوێرن هاوار بکەن. ئەگەر بەشێکی بەرچاو لە ژنان بەشدار بن لە مەیدانی خەباتی ڕاستەقینە دەتوانن گۆڕانکاری ڕیشەیی بکەن و دەستکەوتی باش بەرهەم بێنن. بەڵام هێشتا پێویستە یەکە بە یەکەی ئەو ژنانەی کە لێرە و لەوێ ڕوبەڕووی توندوتیژی دەبنەوە خودی خۆیان هەنگاوی یەکەم هەڵگرن بۆ ڕزگاربوونیان. خەبات بۆ مافەکانی ژنان شەڕێکە کە هیچ ژنێک ناتوانێت بێلایەن و لە دەرەوەی ئەم بازنەیە بێت. هەر تاکێک دەبێت بە مافەکانی خۆی شارەزا بێت و بتوانێت گزارش لە دۆخی خۆی بکات. لە کۆمەڵگای ئێمە بە ژنان دەڵێن زەعیفە و زۆر بەشمان بەکردەوە قبوڵمان کردووە یان لانی کەم بێدەنگین. وشەی زەعیفە لە کۆمەڵگای ئێمە کراوەتە هەویەتی ژن و دراوەتە لە نێو چاوانمان. پێش ئەوەی ناوی ئایشە و فاتمەمان لەسەردانن ناویکی گشتیمان هەیە و پێمان دەڵێن زەعیفە. هەژمونی ئاینی ئیسلام بەسەر کۆمەڵگاکانی ئێمەوە و تێڕوانینی بۆ ژن وای کردووە کلتوری ژێردەستی ژن بمێنێتەوە ڕۆژانە دەمەزەرد بکرێتەوە. لەژێر هەژمونی ماشینی پەروەردەی پیاوسالاریدا ژنان خۆشیان پەسەندیان کردووە ئاساییە بە زەعیفە ناو ببرێن. لە هەمان کاتدا ئەم زەعیفەیە وای کردووە کە ورەی بەرەنگاری لەلایەن کەم بێت و داڕمانێکی دەرونی گەورەیان لا دروست بکات. لەبەر ئەوەی زەعیفەین دەتوانرێت بڕیارمان لەسەر بدرێت بەرشەق بدرێن ئێمەش قبوڵی بکەین و بیشارینەوە. لەسەر جادە و شەقامەکان ئازار و ئەزیەتمان بدەن و هاتوهوتمان بۆ بکێشرێت لە بەرامبەردا خۆمان زیاتر و زیاتر داپۆشین و لە شوێنە گشتیەکان دەرنەکەوین. لاوازی دەرونی لای ژنان یەکێکە لە هۆکارە هەرە سەرەکیەکانی توندوتیژی لە کۆمەڵگا. بەڵام ئایا ناکرێ ژنان زەعیفە نەبن؟ وەڵامەکەی بەم شێوەیە. ئەگەر بە وردی سەیرێکی بارودۆخی ئێستای جیهان بکەین دەبینین ژنان لەم بارەیەوە زۆر پێشکەوتون و زۆر هەنگاویان ناوە و ڕۆڵێکی بەرچاویان هەیە لە بەڕێوەبردنی جیهان. لە ناو هەموو سێکت و پۆستەکاندا دەبیندرێن. هاتنە مەیدانی ژنان پاڵنەرێکی بەهێز بوون بۆ گەشە پێدانی وڵاتە پێشکەوتووەکان. بەشداری ژنان لە شۆڕشی ئۆکتۆبری رووسیا بوو بەهۆی ئەوەی تەنها چەند مانگ دوای شۆڕش قانونی یەکسانی ژن و پیاومان دەرکرد و توانیان پێشپڕگەی لەگەڵ ڕەوەندێکی 200 ساڵەی ڕۆژئاوا بکەن. لە بواری بەرەنگاری و چەکداریشدا وەک بوارەکانی تر ژنان توانیویانە ئەزموونی تۆمار بکەن و ڕۆڵی کاریگەریان بێت. لە جەنگی جیهانی دووەم کاتێک ژنان و پیاوانی رووسیا بەیەکەوە چەکدار بوون لە لەنینگراد توانیان بەر بە هێرشی فاشیستی هیتلر بگرن و ستۆپیکەن. لە کاتێکدا رووسیای پێش شۆڕشی 1970 یەکێک بوو لە دواکەوتووترین کۆمەڵگاکانی جیهان. هەمومان قارەمانیەتی ژنانی کۆبانێمان بینی. ژنان و پیاوان بەیەکەوە هاتنە مەیدان و شاکاریان نواند. ناوی خۆیان خستە مێژوو. تەنها و بەتەنها ئەوان بوون بە جدی و بەکردەوە توانیان بربەهێزی تیرۆریستی داعش بگرن. هەر ئەم هاتنە مەیدان و قارەمانیەتیشیان وای کرد کە نەخرێنە پەراوێز و یاسا و مەرسوم لە بەرژەوەندیان بهێنە دەرەوە.
پرسیاری دیکە ئەمەیە، ئایا نمونەی ژنانی کۆبانێ بەس نییە بۆ ئەوەی ژنانی کوردستان بێنە دەرەوە و بڵێن ئێمە زەعیفە نین و ئینسانی تەواوین؟ وەڵامەکەی بەم شێوەیە: ئاستی بەشداری ژنانی کوردستان لە سەرجەمکایە سیاسی، فەرهەنگی کۆمەڵایەتیەکان بەرچاو نییە و تا ئێستاش نەیتوانیوە لە پۆستە چارەنووسازەکان نزیک بێتەوە. ئەم دۆخەی ژنان ئاماژەیە بە چەوسانەوە و ئاساری ئەو چەوسانەوەیە وەک دێوەزمەیەک بۆتە بەشێکی حاشا هەڵنەگر لە ناخ و کەسایەتی یەکە بە یەکەی ژنان. ئەو بارودۆخەی ئێستا لە کوردستان دەگوزارێت و هیچ کەسێک نازانێت ئەو سەرەکەی چی دەبێت، بەڵام گرنگە ژنان بێلایەن نەبن و بە بەشداری بەرچاویان دەتوانن مۆری خۆیان بدەن لە گۆڕانکاریەکان. ئێستا کوردستان لە بارودۆخێکی زۆر حەساستا تێدەپەڕێت. بارودۆخی خەڵک گەیشتووەتە ئەو پەڕی خراپی، بێموچەیی، بێخزمەتگوزاری، شەڕ بەرامبەر کۆنەپەرستی و خوێنڕشتن. ژنان لەم نێوەدا پشکی شێریان بەرکەوتووە و باجی گەورەیە دەدەن. من لە وتاری ترمدا لە مانگی مارسی ئەمساڵ بە وردی ئیشارەتم بە بارودۆخی ئێستای کوردستان و کاریگەری لەسەر ژنان کردووە، بۆیە لێرە نایەمەوە سەری. بەڵام بەگشتی لە ئێستادا بارودۆخی کوردستان بانگمان دەکات بۆ ئاڵوگۆڕی ڕیشەیی و بیرکردنەوە لە ئەلترناتیڤی تر کە ئەویش بەرەو خۆپەڕێوەبردن و پێکهێنانی شۆراکان لە گەڕەک و ناوەندەکانی کار. دەبێت ئاڵوگۆڕی دەسەڵات ڕوو بدات لە دەستی کۆمەڵێک دز و مافیا دەربهێندرێت و بکەوێتە دەستی خەڵکخۆیەوە. هەر ئێستا ناڕەزایەتی و ئێحترازێکی بەرفراوان لە کوردستان هەیە و دەبێت ئەم ناڕەزایەتیانە هەوڵ بدرێت لە بەرژەوەندی خەڵک کۆتایی بێبهێندرێت. بۆ ئەمەش پێویستمان بەهێنانە مەیدانی ئێرادە و خۆڕێکخراوکردنمان هەیە. ئەم کارەش پێویستی بە ئینسانی بەهێز و بە زەعیفە ناکرێت. خۆشەویستان، ناوبڕێک دەبینین و دێنەوەلاتەن. ژنان کە نیوەی کۆمەلگان ئەگەر بەهێز و تەوەژمەوە نەینە مەیدان و شان نەدەن لە شانی پیاوان، لە گۆڕەپان نەوەستن و دەستیان نەبێت لە نەخشاندنی ئەم ئاڵ و گۆڕانە بە دڵنیاییەوە، داهاتوو بە قازانجی بزوتنەوەی یەکسانی خواز نابێت. هەر بووەیە زەرورەتی هەیە ژنان بێنە دەرەوە لە ماڵەکانیان و ئەم هاوارە بکەن کە ئێمە زەعیفە نین. ئێمە توێژێکی کاریگەری کۆمەلگاین و بەهێزین، دەتوانین شان بەشانی پیاوانی کۆمەلگا بگۆڕین. دڵنیاتان دەکەمەوە تا خۆمان نەینە مەیدان و هێز لە خۆمان نیشان نەدەین، ئەو قودرەتە نەدەینە خۆمان، ئەم شۆڕشە بەسەر ناخی خۆمان نەکەین کە ئێمە زەعیفە نین، هیچ کەس ئەوەمان بۆ ناکات. تەنها خۆمانین دەتوانین ئەم کۆتوبەندە بشکێنین، کاریگەری ڕۆڵی خۆمان لە کۆمەلگا نیشان دەین. ئەگەر ئێمە نەتوانین هاوارکەین بۆ سڕینەوەی ژێردەستەی خۆمان، چۆن دەتوانین وەک دایک نەوەیەکی نوێ بەهێز پەروەردە بکەین و بۆ کۆمەلگایەکی تەندروست؟ ئەگەر منێکی مامۆستا زەعیفە بم، چۆن دەتوانم نەوەی نوێ فێر بکەم؟ ئەگەر منێ پەرستار زەعیفە بم، چۆن دەتوانم ئاگاداری و چاودێری نەخۆشێک بکەم؟ ئەگەر منێ دکتۆر زەعیفە بم، چۆن دەتوانم ژیانی نەخۆشێک ڕزگار بکەم؟ ئەگەر ئێمە گۆڕ و تین بدەینە بەر خۆمان و بە کۆمەلگاشی نیشان بدەین و ڕۆڵی کاریگەرمان هەبێت لە ئاڵ و گۆڕە بنەڕەتیەکان، هیچ هێز و حکوومەتێک ناتوانێت ئەم توانایەمان بخاتە پەراوێزەوە و ناچارن لەسەر یاسادانان حسابی ئینسانی تەواومان بۆ بکەن و دەتوانین جەخت بکەین لەسەر گۆڕینی ڕێڕەوی سیستەمی پەروەردە و فێرکردن لە پیاو سالاریەوە بۆ ڕێڕەوی یەکسانی و هەروەها وەها پاڵنەر بین بۆ ڕۆشنگەری گشتی لە کۆمەلگا. وەرن با هەمووان بەیەکەوە هاوارکەین و بڵین ئێمە زەعیفە نین. پیاوانی ئازادی خواز و یەکسانی خواز پشگیرمان بکەن و لەگەڵمان هاوارکەن کە دایک، خوشک، هاوسەر، مامۆستا و ئەوانی تر ئێوە زەعیفە نین بۆ ئەوەی کە بتوانین ئاڵ و گۆڕ لە کۆمەلگادا بەدی بهێنین. Samira Nandira تاقە گوڵێکم پێیا دەیبم بۆ یارێ خۆم
بۆم جوان کردووە وەکو گوڵی بەهارێ دوعام بۆ بکەن بەفر و باران نەبارێ با زوو پێی بگەم نیمە سەبر و قەرارێ دڵم دەکا جۆلانێ هەر کات کە لێم دەڕوانێ بە قسەی دەکەم گەرێ بڵێ هەموو دونیا وەلانێ دڵم دەکا جۆلانێ هەر کات لێم دەڕوانێ بە قسەی دەکەم گەرێ بڵێ هەموو دنیا وەلانێ نەمدیوە نەمدیوە جوانی وەک تۆم نەدیوە بەژن و باڵای کوردانە دڵی لە من دزیوە نەمدیوە نەمدیوە جوانی وەک تۆم نەدیوە دڵباڵی دەرهێناوە و بۆ لای تۆ هەڵبڕیوە وەرە لەبەر دەرچێمە دەوەرە چاوەڕێمە هەر لە یەکەم دیدەرت دڵم لای تۆ بەجێمە وەرە لەبەر دەرچێمە دەوەرە چاوەڕێمە دەی وەرە لێم وەرگرە ئەو گوڵە سوورەی پێمە نەمدیوە نەمدیوە جوانی وەک تۆم نەدیوە بەژن و باڵای کوردانە دڵی لە من دزیوە نەمدیوە نەمدیوە جوانی وەک تۆم نەدیوە دڵباڵی دەرهێناوە و بۆ لای تۆ هەڵبڕیوە نەمدیوە نەمدیوە جوانی وەک تۆم نەدیوە بەژن و باڵای کوردانە دڵی لە من دزیوە نەمدیوە نەمدیوە جوانی وەک تۆم نەدیوە دڵباڵی دەرهێناوە و بۆ لای تۆ هەڵفڕیوە بەڵێ ئازیزان و خۆشەویستانی بینەر بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆشمان تا بە یەکگەیشتنەوەیەکی تر ماڵەوە.